بازاری شێواوی ئۆتۆمبیل و قوربانیانی ڕووداوەکانی هاتوچۆ لە هەرێمی کوردستاندا خەتای خراپی ڕێگەوبانە یان تیژڕەوی ئەی کوالێتی و جۆری ئۆتۆمبیلەکان کێ لێی بەرپرسە؟ ساڵانە لە هەرێمی کوردستان سەدان ڕووداوی هاتوچۆ ڕوودەدەن بەو هۆیەوە بە هەزاران کەس بوونە تا قوربانی بەپێی ئەو پشکنینانەی کە پۆلیسی هاتوچۆ بۆ ڕووداوەکان دەیکات بەشی زۆری ڕووداوەکان بەهۆی تیژڕەوی و پابند نەبوون بە ڕێنمایەکانەوەیە بەڵام ئەمە هەموو شتەکە نییە بەڵکو هۆکاری تریشن کە قوربانی گەورەیان لێکەوتۆتەوە. بەپی ئەمارە فەرمیەکان ساڵی ڕابردوو تەنیا لە سلێمانی 1044 ڕووداوی هاتوچۆ ڕوویانداوە و بۆ هۆیشەوە 174 کەس گیانیان لەدەستداوە و 3843 کەسیش بریندار بوون. زۆر جار هاوڵاتیان و شۆفێران گلەی لە خراپی ڕێگەوبانەکان دەکەن حکوومەتیش زوو بەشێکی کەم لە ڕێگاکانی ناوشار نۆژەن دەکاتەوە بەڵام قوربانیەک گەورە و زۆرەکان لە ڕێگاکانی دەرەوە و نێوان شارەکانن ئەوەی کەمترین جار باسی لێوە دەکرێت و کەمترین سەرنجی لەسەرا کوالێتی جۆری ئەو ئۆتۆمبیلانەیە کە هاوردی هەرێمی کوردستان دەکرێن و ڕۆژانە ژمارەیان لە زیادبووندایە. بەشێک لە ئەفسەران و شارەزایان لە بەڕێوەبەرایەتیەکانی هاتوچۆ لە هەرێمی کوردستاندا باز لەوە دەکەن ژمارەیەکی زۆر لە ئۆتۆمبیل لە سنوورەکانەوە هاوردە دەکرێن و بە پشکنیندا تێدەپەڕن بەڵام بە پارە و بە واستا داخڵ دەکرێن و گوێ بە مەرج و ڕێنمایەکانیان نادرێت. تەنانەت لە ئێستادا کوالێتی بەشێکی زۆر لەو ئۆتۆمبیلانەش باش نییە کە بە تازەیی و بە سفری دەهێنرێتە هەرێمی کوردستان. ئۆتۆمبیل هەیە تەنیا بە یەک ڕووداوی ئاسایی زیانێکی زۆری بەردەکەوێت و مەترسی لە سەرژیانی سەرنشین و شۆفێرەکەش دروست دەکات. بەشێک لە هاوڵاتیانیش بەهۆی هەرزانی و کەمی نرخەکەیانەوە ڕوویان کردوتە ئەو ئۆتۆمبیلانەی کە کوالێتیان خراپە و گوێ بە جۆر و باشی و خراپیەکەی نادەن. ئەو بازارە شێواوی ئۆتۆمبیل لە هەرێمی کوردستاندا وای کردووە هەر کەسێک بیەوێت دەتوانێت ئۆتۆمبیل بە هەر کوالێتێک بێت هاوردە بکات. زۆر جاریش خراپی جۆری ئۆتۆمبیلەکان هۆکاری گیان لە دەزانی هاوڵاتیانە بەڵام تاکو ئێستا نەتوانراوە ڕێگری لە هاوردی ئەو جۆرە ئۆتۆمبیلانە بکرێت. لایەنی پەیوەندیداریش کەمترین گرنگی بە کوالێتی دەدات. لە کاتێکدا لە وڵاتانی پێشکەوتوودا زۆرترین سەرنج لەسەر جۆر و باشی و خراپی ئەو کەرستانەیە کە ئۆتۆمبیلەکەی لێ دروست دەکرێت.